بۆ نمونە لە خەڵکی سلێمانی لێ کیلۆ قیمەیە 5 کفتە دەرەهێنێ. لەنیا خان سڵاوت لێ بێ جەنابەت پێشتریش لە فستیڤالەکان بەشداریت کردووە ئەمجارش هەر بەشداری باشە بۆچی دەڵێن لە بەشێک لە فستیڤالەکان نرخی خواردن یان ئەو شتومەکەی کە دەفرۆشتێ گرانە. سڵاو لێ بێ سەرتا بەخێراتن ئاکەین. بەعام ئەو فستیڤالانەی کە بۆ نمونە کری جێیەکەت زۆرە طبعا تۆ ناچارە بکە کری خواردنەکەشە زۆر بکەیت لەبەر ئەوەی کری کە پرو شوێنەکەت بێنیتەوە بەڵام ئەو فستیڤالانی کە فرین وەکو ئەم فستیڤالانە عادەتەن سعرەکان مناسبترن لەبەر ئەوەی فستیڤالەکان فرین. باشە بوونم من ئێستا ئەو کوبە یان کفتە یان ئەو دۆڵمەی کە لای تۆ هەیە لە هەموو شوێنەکان یەک نرخیان نرخانی فەرقی نا بێگومە هەر کەسە و نرخی تایبەت بەخۆی هەیە حەسەب ئەو تێچووی کە بەکاری هێنێ بۆ خواردن شتەکەی نرخەکان دیاری ئەکرێت. بەعام ئەو شتانەشی کە بۆ نمونە بڵێن تۆزە نرخەکانیان زیاترە کفتەیە کە لە لای زۆرینەی خەڵک کە بەتایبەت کفتەی سلێمانی ئەڵێن گرانە گوایە بەڵام کفتەی سلێمانی تێچوویەکی زۆری هەیە بۆیە گرانە. بۆ نمونە لە خەڵکی سلێمانی لێ کیلۆ قیمەیە 5 کفتە دەرەهێنێ بەڵام ئەگەر بیت بۆ نمونە لە هەولێرە کفتە بە 2000 فرۆشە لەبەرەوەی لەوەی لە کیلۆی قیمەیە 20 کفتە دەربهێنن بەڵام خەڵکی سلێمانی ماشەڵڵایان لێ بێ بە کفتەی سابوونکەران بەناوبانگی خۆتان نەزانن چۆنە. ینی هۆکارەکەی ئەوەیە کە تێچووەکەی زۆرتریان گۆشتی زیاترە شتەکانی زیاتر لەبەر ئەوە کفتەکە گرانترە. بێگومان وە هەروەها ئەو ماوادەشی کە تۆ بەکارێنی بۆ نمونە هەنێ شوێن هەیە گۆشتی بەسوو بەکارێنێ یاخود گۆشتی مەسلحە بەکارهێنێ. ئێمە ئەو گۆشتانی کە بەکارێنین بۆ خواردنەکانمان هەمووی گۆشتی فرێشە هەمووشی تازەیە خۆمان یعنی ئەچینەی کڕینەوەی هێنین لەبەر ئەوەیە نرخەکان جیاوازی هەیە.